سڵاو ڕێز بە کاک محەممەد سڵاو جیانەکەی من ئەحواڵ سۆنی باشی جانی من بە قوربانت سوپاس دەکەم خزمەتی دەکەم لە پرۆگرامی کورتکارەوە بە قوربانت بووم سمەتی جەناب سەلامەتی سوپاس دەکەم گیانی منی سوپاس دەکەم ئێمە پرۆگرامەکەمان باسی ئۆتۆمبیلی کلاسیک دەکات جەنابیشت خاوەنی ئۆتۆمبیلێکی کلاسیکی ڕاست دەکەین جابێ گەوریمان لەگەڵا بنوێنیت و بە خۆتان گەورن خزمەتتان دەکەم بەڵام دەبێ ئەوکاری مامکەی ئۆتۆمبیلەکە دەبینە دەرەوە بە چاوان ماڵی خۆتانە خزمەتتان دەکەم ئەزێت نەبێ فەرموو بە چاوان فەرموو کاک محەممەد بەڕاستی لە بەرسیاری کلاسیکە من سیاری خۆم هەر لە بیر چوو سپاس دەکەین کە دووبارە میوانی بەرنامە ئێمە بووین زۆر سپاس لە ڕێگەمە تو کۆمەڵی گفتوگۆمان کرد جەنابە دوتە جگەل لە سیارێ کۆمەڵێک سیاریتی کلاسیکت هەیە وەکو سیارێکترت هەیە لادەشی مۆدیل ه7 سوپەرشی مۆدیل ه2 باشە بڵێ چی مالی بۆیشم هەیە ئەم مالی بۆ شتەیە هیوایەتم سیاری کلاسیکەوە تۆ تەمەێکی هێندت نییە ینی گەنجیت پێوە دیارە چی وای لێ کردی بەم گەنجێکە هیوایەتەوە وای لێ کردی هیوایەت هەر کەس هیوایەتی بەشتەشەیە باشە هیوایەتم سیاری کلاسیکە چی شتێک بۆتە ڕێگر لەوەی کە تۆ ئەگەر بتێ سیارەیەکت هەبێ کلاسیک نتوانین تا ئیسا هیچ ڕێگرێکت هەبووە لە ڕووی مادیەوە لە ڕووی بربەستەکەم بربەستێکت نەبووە ئێوە هیچ کات کێشتان بۆ دروست بووە لە ئۆتۆمبیلانی کە ساڵانەیە خود ژمارەی نییە نەخێریز کاتێک سە بۆ نمونە ئەو مالی بۆی بڵێن ئەو ڕقم ئەسلیە باشە کێشەی نییە دەتوانی کە بەناوی خۆت کرد لە هەموو محافزەکان دەتوانی پێهاچوو بکەیت کێشەشی نییە لە کێوە تۆ ئەم سیارەی لای تۆ پارێزراوە ئەخود ئەم سیارەیە مولکی جەنابتانە ئەو سیارە پێشی من لای بەڕێزێک بوو بەڵێ بەڕاستی لە بەندی ئەوها بە پاک و خاوێنی ماوەتەوە لە بۆی زۆ لای خۆشەویست بووە ئەوش بە هەمان شێوە ینی هیوایەتی سیاری کلاسیک بووە ڕاستە بەڵێ ئەم نیش دەمێک ئەو سیارم لایە بەڕاستی ینی لە ساڵی چەنەوە جەنابتان خولیای سیاری کلاسیکتانەیە من خۆم لە ساڵی 2002 خولیای سیاری کلاسیکم تاوەکو ئێستا شتێکی کەمان باسکە ناو سیارەکە باسی ئەوت کردی ئەو کۆمەڵێک گەنجن بەیەک و یان کۆمەڵێک کەسایەتین کە تەنها سیاری کلاسیک ئەکردن و نەکە ئەو کۆمەڵە خەڵکە ئێوە زۆرن کەمن یان خۆت شوێنێکتان هەیە کۆ بنەوە لی سیارەکانی بۆ بەرن بەیەکەوە باسی سیارەکان بکەن چی ئەگوزارێ لە بینی ئێوەیە چی باسەکە حتمما خۆشی دەگوزرەیە هەر کەس باسی سیاری و مواسەفاتی سیاری خۆی دەکە و ینی خۆشە بەڕاستی ئینسان سیارەشی هەبیتن بۆ نمونە حەز دەکە هاوڕێکی سیارێکی کلاسیکی هەیە بۆشیوی ینی یەکدی دەناسن بەو سیاری بوویتەوە کار لەوە یاتا ئێستا چەند کەسانەکەیە لە ڕێگای ئەو سیاری ئەم ناسیتم ڕاستە چەند کەسەیە ئەستا بۆ نمونەم سیاری جەنابەت ڕەنگە ئێستا بتوانی سیارەیەکی مۆدیل نوێ بەتاکی لە 2019 و 20ەکانە پێ بکڕیت هۆکاری چییە تۆ سیارێکی نوێ ناکڕی تاکو ئێستا سیارێکی کلاسیک بکارێت بەخۆی دەزانی مەسلەی ئەو سیارانە خوا وەکو یەکەم شت باسم کرد ئەوە هیوایەتەکە ینی خولیایەکە من هەیتم دووەمین تەمەشاشی بۆ نمونە دەتوانم ئێستا کە سیارەشی بازاری بکرم یاخود سیارێکی 2010 سیارێکی سەردەمیانی ئێستاکە بەڵام تەمەشا پلێتی دەکەم تەمەشا چێشی دەکەم ینی وەزنی ینی هەموو وەکو قەنەعەتی خۆمە من ئەوم پێ باشترا لە ناو سیارە کلاسیکەکانە کە هەر یەکە و بەرهەمی شێک لە کۆمپانیەکانە بڵێ بۆ سیارەی ئەمریکی ئەم سیارە ئەمریکیانە زۆرتر ئەمێنەوە هۆکارەکەی چیە هۆکارەکەی وەی سیارەی ئەمریکی ینی لە ڕووی پلێتەوە زۆر بەقوتە باسی کلاسیکەکەی بڵێ بۆ ئەی نەبێ بەڕیکلام خۆشەویستان ئێمە لە پرۆگرامەکەمانە وامان کردو کە ڕیکلام و سانسۆر نەخینە سەر هیچ شتێک ئێمە تەنها پەیامێکی ئەم سیارە کلاسیکانەمان لایە بۆ ئێوەی خۆشەویستی دەگوازینەوە تکایە بۆ ئەوی نەبێت بە ڕیکلام خۆشەویستان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە ئێمە باسی مێژووی شۆفلێت مالی بۆ دەکەین کە لە ساڵی چەنەوە دەست بە بەرهەمکردنی کرا
بە چەند خۆناغا تێپەڕی بینەرمان بن. لە ساڵی 1964ەوە کۆمپانیای شۆفلێت یەکەمین وەشاندنی خۆی خستنی و بازاڕەکانی ئۆتۆمبیلەوە ئەویش ئۆتۆمبیل جۆری مالیبۆ بوو کە بە 9 جیل هەتاوەکو ئێستا بەردەوامە بە جۆرێک لە ساڵی 1964 بۆ 1968 جیلی یەکەم خرایە بازاڕەکانەوە. لە ساڵی 1968 بۆ ساڵی 1970 جیلی دووهەم و بە دوایدا هەتاوەکو جیلی نۆیەم کە بەردەوام ئێستا لە بازاڕەکانە کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت و مارکێتینێکی زۆر باشی بۆ دەکرێت. ئۆتۆمبیلی مالیبۆ بەوە ناسراوە کە پانوپۆڕی و فراوانی و بەهێزی بزوێنەرەکەی وای کردووە کە بە ئاسانی خەڵک خۆشی بێت و بتوانێت ئەم ئۆتۆمبیلە بەکار بێنێت. ئەم ئۆتۆمبیلی کە ئێستا لە بەردەمی ئێمەیە مۆدیلی ساڵی 1970 بەڵام خۆی لە ئەسڵا ساڵی 1970 داخڵبوونی ساڵی 1970 بە عێراق ئەو کاتکە داخڵ کراوە تەنها دراوە بەو ئەفسەرانی کە لە سوپای عێراقا پلیان بەرز بۆ و دراوە بە ئەوان. ئەگەر بە وردی سێریی ئۆتۆمبیلە بکەین دەبینین کە لە جلد و لە شامۆیەکی زۆر باش لەو ساڵانەدا کە بیر لەمە کراوەتەوە دەستکێکی ئیسیلی هێندە جوانە کە تاوەکو ئێساوەکو خۆی ماوەتەوە. شۆفلێت مالیبۆ بزوێنەرێکی بە قووەتی 6 بستۆنی لەسرە ئەم مۆدێلی کە ئێستا لە بەرچاوی ئێوەیە لە جێڕێکی سێنمرەی و پێک دێت کە توانای ڕۆشتنی هەتا 200 کیلۆمەتری هەیە. هەرکە داخلی سیارەکەبی هەستی پێکی ئەم دەرگایانە چەند قورسن ئەم کوشتە چەند گەورەیە ئەمە ئاماژەیە بۆی ئەم ئۆتۆمبیلە بیری لەوە کردوتەوە کە سەرنشین دێتە ناو ئۆتۆمبیلەوە زۆر بە ئیسراحەتدا بنیشێت. یەکێکی تر لە زانیاریەکان لەسەر ئەم ئۆتۆمبیلە بریتە لەوەی لە ساڵی 64ەوە کە دەستکرا بە دروستکردنی ئەم جۆرە ئۆتۆمبیلە چەند گۆڕانکاریی تێدا کراوە هەتاوەکو ئێستش کە لە بازاڕەکانە جۆری ئۆتۆمبیلی مالیبۆ دەکرێت و دەفرۆشرێت. بریتە لەوەی کە لە 2-4 دەرگاوە کرا بە 2 دەرگا لە ساڵەکانی نزیکی نەوەتەکان کراوەکو ئۆتۆمبیلێکی وەرزشی کە زۆر شکڵێکی خێرایی هەبوو بزوێنەرێکی زۆر بەقووەت و جێڕێکی زۆر باشتریان بۆ دانا لە هەندێک لە مۆدیلی مالیبۆکانە جێر لێرە نابێتێتە سەر سوکانەکە کە شکڵێکی جوانتر بەو سیارێ دەبەخشێت. بەشێکی تر لە ئۆتۆمبیلی مالیبۆ کە هێنە بازاڕەکان خۆمان پێی دەڵێن سلایدێکی زۆر گەورەی بۆ دروست کرا بوو کە سەرنشین دەیتوانی بە ئیسراحەت سەر دەربێنێ یاخود بیکرێتەوە بۆ هەوایی جگە لەوەی سلایدێکی ئاسایی بوو شکڵێکی زۆر جوانی بە شۆفلێت مالیبۆدا بوو. لە بەشێکی تری باسکردنی ئۆتۆمبیلی مالیبۆدا باسی بەشی دواوەتان بۆ دەکەین کە ئێمە لێرە سندوقێکی زۆر گەورەمان هەیە واکە ئۆتۆمبیلە زۆر ئاسان بێ بۆ سەفرە و سیاحەت و دەرچوون و گەڕان کە دەتوانی کەلوپەلێکی زۆر لێرەدا کۆبکەیتەوە. لێرە دەعامیکی ئیسیلی ئەوەندە قورسە بە ئاسانی داناخرێ. لێرە دەعامیکی ئیسیلی زۆر بە قووەتمانەیە کە لە هیچ کام لە سیارە تازەکانان نییە. ئەمە وەکو بەرگریکی زۆر باش وایە بە ئۆتۆمبیلەکە. دوو لۆگۆمان هەیە کە لێرە ناوی مالیبۆکەی لێدا نووسراوە لێرەش ناوی شەریکەکە بە نیکڵێکی ئیسیلی زۆر جوان نووسراوە کە لە ساڵی 1970 هەتاوەکو ئێستا وەکو خۆی ماوەتەوە. ئەمە یەکێکە لەو تایبەتمەندیانەی کە ئۆتۆمبیلی کلاسیک هەیەی زۆرێک لە ئۆتۆمبیلەکان نیانە. خۆشەویستان ئێمە لێرەدا هاتینە کۆتایی باسکردن لەسەر ئۆتۆمبیلی شۆفلێت مالیبۆ. زۆر سوپاسی کاک محەممەد دەکەین کە عزیێتی کێشا لەگەڵمانە سوپاس دەکەین بۆ هاوکاریەت. بەڵام من سیارەی خۆم بەجێ شۆ دەبێ بمگەێنی تۆ لای سیارەکەی خۆم. زۆر سوپاس فەرموون. وەستا محەممەد زۆر سوپاس لە خزمەتدا عزیێتمان نایی
گەورەت کردین جەنابتان گەورەت کردین هەر سەرنجێک تێبینێک بۆ بەرنامەکەمان بۆ ئێمە سپاس دەکەین لێرەوە ڕێز و سلااوم بۆ جەنابەت و بۆ ستافەکەت هەیە و هیوای تەمەدرێژی و سەرکەوتتان بۆ دەخوازم زۆر خۆشحاڵیشم دەستە خۆش بێ و ئێمە ماندوومان لە خزمەتدا سپاس بۆتەوە چاوەکەم خۆشەویستان لە بەشی دووەمی بەرنمەکەمانە باسی یەکێکی تر لە سێڤەرەکانی سێرڤزەکانی سیارە دەکەین کە ئەویش بریتە لە کۆمەڵی پێشی سیارە کە بە تاقم پێش لەلای هەمومان ناسراوە باسی دەکەین لە چی پێک دێ و چۆن کێشە و گرفتەکانمان چارەسەر دەکەین فەرمونون ئێوە و بەشی دووەمی بەرنامە. سڵاو لێ بێ کاک ئەحمەد. سڵاو خۆش براکەم. حاڵت باشە؟ باش براکەم. سەلامەتی بەخێر بێ. هاوکارمان بووی بۆ بەرنامەیە. سەلامەت بەخێر بێن زۆر بەڕێزم. سپاس دەکەم. وەکو دەستپێکی بەرنامە پێمان خۆشە خۆت بناسێنی بە ئێمە. من ناوم محمد دلزار عەبدولمەجیدە. ساڵی 1999 مالیدما تقریبا هەر 10 ساڵ دەبێتن هەر لای باوکمیش دەکەم ئیشیمە میزانی و بڵانس و حەدادیە پێش و پشتی هەموو سیارە چ دەکەینەوە لە بچووک تاوەکو کۆستەر. چەند ساڵە بێم کارە دەکەی؟ وەڵاهی تقریبا 8 ساڵە ناو ئیشەیمە من. 8 ساڵ. بەڵێ. کارەکەتان کەمێک قورسە و دەنگە دەنگی تایە زۆر عەزێتان نادا؟ بەرە وەڵا لە ڕووی کۆمپلێسەر و دڕەدەڕی دڕێل و تۆڕنەیە ئەوانەیە زۆر ینی زەرری هەیە بۆ جوێسیەکانمان و ئەو مەساڵانە. هیچ کاتێک بووە زۆر خەریکی سیارەیەک بوو بێتن چاکی بکەنەوە بەڵام کابرا بەدڵی نەبوو بێ؟ ناوەڵا الحەمدولله تا ئێستا تووشی ئەم هۆکارە نەبوون هەر ئیشێکمان بۆ وەر کابرا کردووە دووادە گراتە بۆ لایمان ئیشەکەمان بۆ دووبارە کردووە لەش ساک بێ. الحەمدولله زەموری خۆمان لە ئیشەکە مرتاع دەکەین. ئێستا خەریکی ڕێککردنەوەی ئەو ئفلنجەی بەڵێ بەرنامەکەی ئێمە هەر جارە و باسی سێرڤیسی سیارەیەک دەکات. بەڵێ لەم بەشی بەرنامەکەمانە باسی کۆمەڵی پێشی سیارەکەین تاقم پێشکە لە ناو هەمومانە بەناو بانگە جا ئەگەر بۆمان باسی تاقم پێشی سیارە لە چی پێک دێ؟ تاقم پێشی سیارە لە ڕۆت و ڤۆڵت و بوشتەبڵەیە لوقمەی سوکانیا دەبلە قەپاق دەبلە لە شەمعەیە لە لاستیق ڕبات لاوانە پێک دێتن. هیچ سیارێکت لە بەردەسە ئێستا بە عەمەلی پێمان پیشاندەی بۆ ئەوی ڕوونتر بێ لە لای بینەران؟ بەڵێ بۆ ئێستا سیارێکمان لەکنە فەرموو. ئێستا ئەم سیارەمان لەیە بەڵێ پێتان پێشان دەم پارچەکان لە چ پێکاتوە. سەرەتا ئەفلەنجەمان هەیە بەنجمان هەیە ئەمە ئیستاپەکسلە ئەمە دەبلە شەمعەمان هەیە لێرە لوقمەی سوکانمان هەیە ڕۆتمان هەیە تەبڵەمان هەیە. ڕوون بکەیتەوە هەر یەکەیان ئیشی چییە؟ بۆ نمونە ئەو ڕۆتە ئیشی چییە؟ ئەو بۆڵتە ئیشی چییە؟ ئەگەر بە وردی تۆزێک بۆمان بشی بکەیتەوە سپاس دەکەین. بۆ نمونە ئێستا ئەم لوقمەی سوکانە ڕۆتە ڤۆڵتە کە بخورێتن مەلعەبی پیا دەکاتن لە ناو تاسە و ڕەیلە تەقەتەقی دەکاتن. ساقی واشمان هەیە ئیهمالی دەکاتن جاری وایە دەردەچێتن تاکەی دەردەچێت تووشی هەزار حاڵەت نەخوازراو دەبێتن. بۆ نمونە ئێستا بەنجی مادەچی ڕەقە گەگەرم دادێ سیارەکەی ئیستام ناگرێتن هەر ئیهمالی دەکاتن. بۆ نمونە ئێستا لە لەژێژاچیتە خوارەی ئیستام ناگرێتن تووش هەزار کارەسا دەبێتەوە. باش هەندێک
لا شوفێران ئیهمالن وەکو باسمان کرد خۆی ستانداردی چۆن چۆنیە تۆ ئینسانێک ئەگەر بێوێ سەرڤیسی سیارەکەی بکە تاقم پێشی تازە کاتەوە تا ئەو کاتەیەکە دەنگی تێکەوێ یاخود مانگانەیە بێ نەخێرە بە دەنگدان نییە ئێستا بۆن منە من بەسیترین نمونە من زۆر خزمەتی دانەکان دەکەم جاری وا هەیە سێ-چار مانجارێک بەس فاز دەکەم فاسی لای دکتۆر دەکەم زانم هیچ کلۆرێکی بچووک تێگەی پڕ دەکەمەوە یعنی پێویستە سیارە لانی کەم 4-5 مانجارێک دێتە لای وەستا هەر عیبیشی نەبیتن هیچ دەنجێکی نەبیت بەس فاسی کاتن بزانم هیچ مشکلێ هەیە هەر لایانی کەم 20 دقیقە 25 دقیقە دەخایەنێتن فاسێکی پشت و پێشی کاملی سیارەکەی دەکاتن لی مرتاح دەبی عیبی نەبوو تەواو دەڕواتن ئەو بانسانەکە ئەمەژە تێدا بۆ برێکردن بەکاردێت برێکی چێکێکە لە ئامرازە سەرێکیەکانی ئۆتۆمبیل چکە ئەم ئۆتۆمبیلانی کە ئێستا خێرایەکان زۆر پێویستی بە برێکی باشە چەندی پێویستە تۆ ئەو بانسانە بگۆڕیت بەنجگۆڕین عەسەب ڕۆیشتنی سایاقە جاری وای هەندێک ساقمان هەیە زۆر تیژڕەوە هەستان و ئیستاپی زۆر بە خۆت دەکاتن جاری وا هەیە بەنجەکە مودێکی کەم دەباتن بەنجەکە زوو خلاص دەبێتن بەس جاری واش دەگەڕێتەوە سەر مادەی بەنجەکە بەنج ئەگەر مادەکی باش بێتن درەنگ تەواو دەبێتن بەنجی خراپ زوو خلاص دەبێتن تووشی شکست دەکاتن لە وەختەیەدا هیچ کاتێک بووە کە ئۆتۆمبیل بیست بێتان بۆی ئیهمالیەوە تووشی وەرگەڕان بوو بێکە سێرڤزی نەکردو بزان خەتای تاقم پێشی بووە بەڵێ هەر دوونێ کابرا کاتە لامان نیسان پیکە بێک بوو بەنجی پشتەوەی نما بوو بەڵێ دیتم بەنجی نما بوو گوتی وەستا دەبوو یەکەم تاقیوە قەت دەبەوە بەلاژ ناتاقیوێتن ئیلا بەنجەکەی نماوە زیاد لە حەدی خۆاتە دەردەبەوەکەی تەقاندووە گوتم کاکە جان ئەوە ئاگداری ئەو بەنجەکە خشەخشی کردووە گوت بەڵێ ئاگدار بووم بەس ئیهمالم کردووە خەرجی خانی کردنیشتوا بوومە ئەزە بووە تووشی دەبەوە تەقانەکەی بۆ و ئیستاپەکەشی نەما زۆر باش گوت خەری بوو تووشی کارەساتێش بوو ئێمە خۆمان نەزانین چەند جۆن سیارەیەکمان هەیە و لە چەند وڵاتێک دروست دەکرێت هەندێک لە وڵاتەکان سیارەکان دروست دەکەن تاقم پێشی یەک دوو هەستنیەتیادی پێوتاوە هەندێکیشان یەک دنیا جەنجاڵی تایە ئێوە چۆن ئەوە ئەبین کێشتان بۆ دروست ناکە لە کاتی نا والله الحەمدولله هەر کەسە و شارەزای وەستای خۆی الحەمدولله بەنسبەتە خۆمان مشکمەلەی سیارەشی نییە یعنی بای زۆرێک شارەزایمان لە سیارەکاندا هەیە جاری وایە هێستا بەنجی وەنەوشە هەیە بە دوو تێلی ڕاوەستەوە ئەم دوو تێلە بە تەرکیز نەبەستێ بەخوای بەنجەکە دەردەچێت ڕاستە ئەو سیارانی کە بۆ نمونە شەمع ئەو بۆڵت و زیاترە لە هەندێک سیارەی تر ئەمە هەر شەریکە تەبیعیە کە دروستی کردووە یاخود کێشە دروست ناکە بۆ سیارەکە ئێستا بۆ نموناگە سیارەی ئەڵمانیا خو سیارەی ئەمریکی ببینی تاقم پێشی دەکەیت و یەک دنیا شتی پێوە بەڵام سیارەیەکی یابانی دوو پارچە ئاستنایەتی خەتی تەواو ئەمە تو چۆن بۆی ڕوانی بەخوا ئەوە عەسەب مهندس شەریکەکانەکە دراست بۆ سیارەکان دەکەن کە سیارەکانی تاز دەکەن بەس بەنسبەتەوە ئێستا بۆ نمونە هەندێک سیارە هەیە ئەمە شەمعەیە ئەمە لاستی قەوسە تێدەگەی ئێستا نیسانسانیمان هەیە پێیوە نییە هیچ ئەشکالیشی نییە یان هیچ ئەوە نیە بری خەتەراتی لێ بۆ سیارەکە بیتن مشکلەی دروست دەکاتن باش بۆ پارچەی یەدەک هەندێک کەس گلەی ئەوواکە کە پارچەی یەدێکی دەست ناکەوێت ئەگەر هەر دەست نەکەوێت ئێوە چۆن بۆ چارەسەرەکەن بۆ نمونە سیارێگێتە بەردەمی تۆ دەبڵەکەی دەست ناکەوێت دەبڵی پێشەوەی دەست ناکەوێت ئێوە ئەتوان ئەو دەبڵی بۆ تەریم کە لە سیارەیەکی تر لە شتێکی تر بۆ مەسائلی تەریم هەندێک سیارە هەیە بە مێشت خۆمان کە دادەنین بۆی بێتن بە دوای دەگەڕ ئەگەر هەبوو بۆی دەبەست نەگەر نەبوو ناکری لە دەبی نیزامی شەرکەی خۆی بەسترێتەوە زۆر بەس بۆ مەسائل ئێستا پشتەوە هەندێک قۆڵ و شتوا هەیە پشتەوە لەوانەیە خوار بێ نەبیت سیارە هەندێک سارە جاگوار ماسی سانیە یان هەیە زۆر گرانە جاری وایە کە لەگە زەربەی سەری تاقی دەستە ژوورە یان سەری تا دێتە دەرەوە ئەمە زۆر بە ئاسانی چای دەکەین بە شێوازێکی خۆمان کە پێی دەرن تەریمات یعنی الحەمدولله لە زۆر سارەمان چارەسەر کردیت مشکلەشی نەبووە تۆ چ ڕێنمایەکت بۆ شۆفێران هەیە کە زوو ئەو شتە زەروریاتی سیارانە چاک بکەنەوە بۆی نەبێتە هۆی خوانەخواستە وەرگەڕان و گیان لە دەزان و ئەو کۆکارانەی لێ نەکەوێتەوە وەڵڵی ڕێنمایم بۆ هاڵاتیان ئەوەیە لایانی کەم 6 مانجارە بێن سرویسی عامی سیارەکەی خۆیان کە لە ڕووی مەسائلی گێڕ و مەچینەیە پشت و پێش و تایەکان ئەوانە زۆر گرنگە ئەگەر گرنگی بەوانە بدەی ئیلا قەزا و قەدەری خواگەرە تووشیش کارەساتی نابن هەندێک لە شۆفێران پرسیاری ئەوە کەنەڵن کە ئێمە بڕێک سەیری تایەکانمانەکەین بۆی بزانین نوێ یان کۆنا بەشێک لە تایەکانمان ڕۆشتووە لایەکی لایەکی ڕۆشتووە ئەمە هۆکاری چییە؟ ئەمە گێچەکەی تەواوە گێچەکەی بەڵێ جاری وا چۆن چارەسەرێکری لایەوە جاری وا هەیە بەلاش گێز ناڕواتن بەبێ هۆکار گێز ناڕواتن هۆکارێکمان هەیە لە تاسەی بە قۆت گێز دەڕواتن
هۆکاری کەمان هەیە بوش تەبلە بتەقێتن تاکانی هەموو جێر دەبێتن تاکان دەخواتن ئەجەوا پێویستە سەردانی وەستا بکاتن ئەو شتانێک کە خوراوە دەبی بیگۆڕی ئێزا گێتەچ جوان بکرێتن سارەکە هیچ مشکلەی نامێنێتن هەزێکمان بینی لە ژوورەوە ئێوە پێ ئەڵەن جیازی تۆڕنەی ئەوە فلەنجەمان هەیە و بڵانسی تاکانیشمان کەمێک باسی ئەو جیهازەمان بۆ بکەی باشە بەسەر چاو فەرمون ئێستا ئەم تارەی ئەم سارەمانێ فۆژنا لەسەر بڵان زایدەن نزانم هیچ ئەشکالی هەیە جیازت چنێکی ئێوە بەکاری ئێنن پێشتر هەر بەم جیازانە ئەکریا خودت بە دەستیش دەتانتوانی بیکەن ناوەڵا مەسائلی دەستی ئەمەمان هەیە ئەمە زۆر قەدیمە ئێستا باوی نماوە بەڵێ چکە سار هەموو مۆدلنیوە گێڕەکەی دەشتێت نەگە بەوە بیسۆڕێنین بەڵێ ئێستا ئەم جیازەمان هەیە نوێیە تقریباً 2 ساڵە هینایەتانە ئەنی ئاسانکاری بۆ ئێوە زۆر کردووە زۆر ئێستاکەوە لە ئەوانەی کە مرۆڤ تووشی هەلاکەتی پشتوشتوان ناکاتن ئەم جیازە تاکە بڵند دەکاتن دێهێشتا سەر جیازی ینی زۆر وەستا هەیە ئەوە برند دەکات و دیهاشتە سەری تووشی فەقەرا توشتوا دەبێتن پاژماوەیەکی کورت ئێستا تۆم تایە دەخەیتە سەر جیازەکە ئێستادا بۆی بزانی بزانم هیچ مشکلە وشتوای هەیە وەستا ئەحمەد ئەم جیازانش هەڵبەتە بێ لێزانینی بووە باڵێ بەراکەم ئێوە خۆتانە و کەسانی کە دێنە لای ئێوە فێری ئەکەن بۆکو ئەوەی بۆ نمونە لە دوای تۆ وەستایەکی تر هەبێت وەکو ئیشی ئێوە بمێنێتەوە دەستا و دەست بڕوە وا بالفعالە ئێستا بۆ نمونە لە دوکانە ئیش دەکەین بەڵێ ئەوانەی کە زۆر قەدیم لێرانە شارەزایکی باشانەیە سەب فێریان دەکەین هەتا ئەمە کە تڕایەکمان هەبوو دەرچوونەکمان ئەوە لە پاشەمە بڵانسەکان بکەن سەرەتا دەبی قیاسی تاکەی دانین زانم ئەجمی ویلەکەی چەندە تاکە گەورەکەی چەند هەمووی دانین ئەجا بیسۆڕێنین براکەم خوا پلایزەم دێ دەست خۆش چاوەکەم ئەو پارچە ئاستەی بەکاری هێنی پێی ئەڵەن چی پێی دەڵێن مس بڵێ ئەوە کاتایەکە بە میزانی وەزنی تاکەی دەکاتن کە ئێستا لە ڕێگادا دەڕۆی دەوروبەری 140 سارەکە دەلەرزێتن ئەم مزە وەزنی تاکە دەکاتن لەرزینەکەی ناهێنێتن ئەو کاتێک کە تاویلەکەت مەزبوط و خوارێتی نەبێتن هەندێک لە شۆفێرەکان وەستاکان لە خوارەوە قیاسی تایەکانەکەن بۆی سیارەکە لە کاتی ڕۆشتنە ئەم بەرەوبەری جادەکە نەکات بەڵێ هەندێکی تریشیان تۆپەی سوکانەکەی کارەباییە ینی ناتوانانی ئەوە بکەی ئەوە چۆن چارەسەرەکەن تۆپە سوکانی کارەباییش هەمان شت گێسی هەیە لوقمە و ڕۆتی هەیە ئایری خۆی دەدرێتن ئایری خۆی بەڵێ هیچ ئەشکال نییە وەستا ئەحمەد ئەم ئیشێکی وایکەن هەندەسی و علمیە تۆ هیچ شتێکت لەسەری خوێندۆتەوە یاخود هەر لە وەستای پێشی خۆتەوە بۆ دماوەتەوە وەرگتووە لەو ئەمە سایلانی بڵانسیانی شەکان ناوەڵڵا تەنها لەم دەستی باوکم فێر بوومە هەرچ علم و زانیستانی زارەی هەر لە باوکم فێر بوومە چی یادەوەریکی خۆش تێ لەگەڵ باوکتا لە مناڵۆ لەگەڵا ئیشەکەی تا ئێستا وەڵاهی یادگاریمان زۆر خۆشە هەبووە بەس لەم وەختەیەدا هیچ بە خەیاڵمدا نایەکەن وەستا ئەحمەد زۆر سوپاس دەکەین کاتمان گردی سوپاس بۆ زانیاریەکانت بە هیوای سوودیان بینی وێلەی ئێمەش سوودی لێ ببینی زۆر سوپاس خۆشەویستان لە پرۆگرامێکی تری کورتکار هاتینە کۆتایی تا پرۆگرامێکی تر و سێرڤیزی ئۆتۆمبیلێکی تر بەشێکی تر لە سێرڤیزەکان بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ